بینەرانی عزیز کورتێک لە هەواڵ و زانیاریە گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. یەکەم هەواڵش بە کەشوهەوای هەرێمی کوردستان دەست پێ دەکەم. کەشناسی هەرێمی کوردستان پێشبینی کردووە ئەمڕۆ شەپۆلێکی بەفر و باران ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و کۆتاییەکانی ئەمڕۆ تا نیوەڕۆی ڕۆژی هێنی بەفر سلێمانی هەڵەبجە دوهۆک بگرێتەوە. بە پێی پێشبینیەکان بەفر لە چەند ناوچەیەکی سلێمانی و دوهۆک و هەڵەبجە دەبارێت، بەڵام باران هەموو ناوچەکانی هەرێم دەگرێتەوە و شەپۆلەکەش تا ڕۆژی شەمە بەردەوام دەبێت و پلەکانی گەرماش بۆ ژێر سفردا دەبەزێت. قایمقامێتی سۆرانی هۆشداری بەفر و سەرمایەکی زۆر دەداتە هاوڵاتیان و دەڵێت با پێی پێشبینیەکان پێویستی خەڵک ناوچەکە ئامادەکاری بکات بۆ بارینی بەفرێکی زۆر کە پێدەچێت ڕێگاوبانەکان بگیرێت و پلەکانی گەرماش بۆ ژێر سفر دابەزێت. بەڕێوەبەرایەتی ئاسایشی دۆک ڕایگەیاند لا دەواازەی سنووری ئیبراهیم خەلیل 57 کیلۆ مادەی هێرۆین دەستی بەسەردا گیراوە. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای دۆکدا هاتووە لە ئەنجامی بەدواداچوون بە مەبەستی بەرەنگاربوونەوە و نێشتنی بازرگانیکردن بە مادەوەشبەرەکانەوە لە ماوەی هەفتەیەکدا بەگشتی 57 کیلۆنی و هێرۆین بە 2 بڕی جیاواز و لە 2 شوێنی جیاوازدا دەستی بەسەردا گیراوە. بەڕێوەبەرایەتی ئاسایشی دۆک لە ڕاگەیەندراوەکەدا هیچ ئاماژەیەک بەوە ناکات چەند کەس دەستگیر کراون و ئەوانەشی دەستگیر کراون باندی بازرگانی نێودەوڵەتین یاخود باندی مەحەلی. ئەوەش جێگەی پرسیارە مادەوەشبەرەکان لە هەرێمەوە ڕەوانەی تورکیا و سووریا دەکرێن و هەرێم کراوەتە ڕێڕەوێکی بازرگانی نێودەوڵەتی مادە هۆشبەرەکان. با واژۆیەکی وەزیری دارایی سەرجەم گرێبەستی سەرجەم فەرمانبەرانی نوێ کرایەوە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم ڕایگەیاند سەرجەم فەرمانبەرانی گرێبەست لە سەرجەم دامودەزیەکانی هەرێم گرێبەستەکەیان نوێ کراوەتەوە. بە پێی زانیاریەکان نزیک بە 30,000 فەرمانبەر لە سەرجەم فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەی گرێبەست کار دەکەن. بە هەزاران فەرمانبەری گرێبەستیش بۆ هۆی خزمەتی چەندین ساڵیان لە چاوەڕوانی واژۆی هەمیشەیی بوونیان بوون کەچی وەزیری دارایی واژۆی نوێبوونەوەی گرێبەستەکانی پێشکەش کردن. قەیس خەزعەلی ڕایگەیاند هێنی داهاتوو دەکەنە ڕۆژی بەرگری لە سەروەری عێراق. قەیس خەزعەلی سەرۆکی عەسایبی ئەهلولحەق جارێکی دیکە هەڕەشە لە هێزەکانی ئەمریکا دەکات و دەڵێت ئەمریکا ناچار بە پاشەکشە دەکەن و عێراق لەوان پاک دەکەنەوە. خەزعەلی پەیامێکی ئاڕاستەی ئەمریکا دەکات و دەڵێت عێراق و گەلەکەی زۆر لەوە گەورەترن داگیرکاری قبول بکەن و هۆشداریشیدا ئەگەر ئەمریکا گوێ لە داوای گەلی عێراق نەگرێت ئەوە ئامادەی تەواویان هەیە و توانایەوەیان هەیە ئەمریکا ناچار بە کشانەوە بکەن. قەیس داواش لە لایەنگرانی سەروەری عێراق دەکات ڕۆژی هەینی بێنە سەر شەقامەکان و خۆ پیشاندان ئەنجام بدەن. چاودێرانی سیاسیش هەینی داهاتوو با ڕۆژێکی پڕ لە مەترسی بۆ عێراق و خۆپیشاندەرانی ناڕەزی ناو دەبن. لە کۆڕبەندی ئابووری داڤۆس 345 ملیۆن یۆرۆ بۆ ئاوارە سووریەکان لە هەرێمی کوردستان و عێراق تەرخان کرا. لە میانەی بەڕێوەچوونی 50یەمین کۆڕبەندی ئابووری داڤۆس ئۆرسیلا ڤۆن دەر لاین سەرۆکی کۆمسیۆنی ئەوروپا ڕایگەیاند بڕیاردراوە بۆ ساڵی 2020 بڕی 900 ملیۆن یۆرۆ لەلایەن یەکێتی ئەوروپاوە لە بواری مرۆییدا هاوکاری پەنابەران لە جیهاندا بکرێت و لەو بڕەپارێش پشکی شێر بەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێت و بڕی 345 ملیۆن یۆرۆ تەرخان کراوە بۆ ئاوارەکانی سووریا کە لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەدا نیشتەجێ کراون. کۆڕبەندی ئابووری داڤۆس کۆبوونەوەیەکی ساڵانەی بواری ئابووریە کە لە نێوان سەرکردەکانی جیهان و بەڕێوەبەری کۆمپانیا و بازرگانە نێودەوڵەتیەکان و خەڵکانی ئەکادیمی و تایبەت لە سویسرا بەڕێوە دەچێت. برێت مەگۆرک دەڵێت ترامپ باکووری سووریا و هەرێمی کوردستان لە یەکدی جیا ناکاتەوە. برێت مەگۆرک نێردەی پێشووی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ جەنگی دژی داعش لە تویتێکدا کۆبوونەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی هەرێمی کوردستان بە بوێری دەزانێت و دەژڵێت کارێکی کەمتر بوێرانەیە کە دۆناڵد ترامپ کاتەکەی بەوە بەسەر برد بڵێت ئێمە نەوتەکەمان برد ئاماژەی بەوەش کردووە وا دیارە ترامپ باکووری سووریا و هەرێمی کوردستانی عێراقیش لە یەکدی جیا ناکاتەوە. بڕیارە لە مانگی داهاتوودا وەتسئاپ ڤێرژنە کۆنەکانی لە کارکردن ڕاگرێت. ماڵپەڕی رووسیا تودەی لە هەواڵێکدا ئاماژەی بەوە کردووە لە مانگی داهاتووە وەتسئاپ لەو مۆبایلانەی کە سیستەمی ئەندروید بەکاردێنن با ڤێرژنی 2، 3 و 7 و لە کارکردن دەوەستن.
ئەو مۆبایلەی ئایفۆنانەش دەگرێتەوە کە ڤێرژنەکانی iOS 7 و خواردتر بەکاردێنن. کۆمپانیای واتساپ لە سەرەتای ئەم ساڵدا کارکردنی خۆی لە هەموو ئەو مۆبایلانە داوەستاند کە بە سیستەمی ویندۆز کاریان دەکرد. بینەرانی عزیز، کورتێک لە هەواڵ و زانیاریگەنەکانی ڕۆژمان پێشکەشکردن، دەگەڕێمەوە لای هاوکارم کامیراس.